داخستنی سینۆر مساهمەیەکی زۆر کرد ئەو احتیقانەیەکی ئێستا دروست بوو. دەرچوون ئەوانجی جنەچاری بووە و بەکردنا سینۆر ضرورەتێک بوو ئیدی پێویست بوو بەهاتا بەکردن. حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکی ئەوی حەقیقی پێویست بوو توانی یارمەتی خەڵک بکە لە شوێنی خۆی لە شاری کورد لە خۆرئاوای کوردستان. کاتێک کە تازە هاتبوون هێشتا لێتە نەگەشت بوون ئەو مەسەلا هەندێکیان بۆ سەرۆکێکی دیکە بژی دەکردن. هاتنی ئەو خەڵکە بە ئەو ژماری گەورە تەسیری دیمۆگرافی هەیە لەسەر هەرێمی هەموو شاری کوردی ڕۆژئاوای کوردستان. و ئەبێت هەر کەسێک ئەو وەڵام بدەێت بۆچێ حکوومەتی هەرێم دەرگاداخست و بۆچی کرد. من بیرمە لە بەرنامەی چاوتوێ لە 2011 چاوپێکەوتنم لەگەڵ جەناب تا کرد وتت ضرورە ببین بە یەک. 2013 من هەمان پرسیار لە تۆ ئەەکەمەوە ئەڵەی ضرورە ببین بە یەک و هەر ناژبن بە یەک. دوو جار بیر بکەرەوە دووشەممە کاتژمێر 7:30 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.